سڵاتان لەبێت بیرەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەنووسی خوێندن لە هەرێمی کوردستان بەرەوچوە. هەمومان نەزانین دوایەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە سەرانسەری جیهان و هەرێمی کوردستانیش بڵاو بووە پرۆسەی خوێندن پەشی کەوت. بەڵام هۆکارێکی دیکەی پەکەوتنی پرۆسەی خوێندن لە ماوەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستان پێنەدانی موچە بوو بە مامۆستایانی هەرێمی کوردستانیش کەواتە لە هەرێمی کوردستان دوو جار پرۆسەی خوێندن پەشی دەکەوێت یەکێک بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و لە لایشی دیکە بەهۆی پێنەدانی شایستەی مامۆستایان و فەرمانبەران لەسەر جەم وەزارەتەکان و لە نێویشیاندا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا هەوڵێک هەیە کە لە هەشتی ئەم مانگە لێژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆب بێتەوە بۆی کە بڕیار بداتەوە لەسەر جارێکی کە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا. پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە چییە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان؟ ئاخۆ لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت دەرگای خوێندنگە و قوتابخانەکان بە ڕووی خوێندکاراندا بکاتەوە تا چەند مامۆستایان و فەرمانبەران لە کەرتی پەروەردە ئامادەن بچنەوە ناوەندەکانی خوێندن و خزمەت بکەن بە بواری خوێندن و پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا. ئەو پلانانەی کە لە ئێستادا داڕژراوە بۆەوەی کە جارێکی دیکە پرۆسەی خوێندنی لە هەرێمی کوردستان پێدەست پێ بکرێتەوە ئەتوانرێت خوێندن وەکو ئاستی جاران بەو شێوەی کە هەبووە وەستاندارد بووە ڕێک بخرێتەوە یاخود ئێمە هێشتا هەر فریان ناکەوین بۆەوەی کە بە پێی ئەو مەنهەجەی دادەڕێژێ لە وەزارەتی پەروەردە خوێندکار و قوتابی بتوانن خوێندنی ئاسایی خۆیان دەست پێ بکەن. یەکێتی مامۆستایانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا داوای ئەوەی کرد کاتێک کە بڕیارە درێ ناوەندەکانی خوێندن بکرێتەوە بە ڕووی خوێندکاران و قوتابیاندا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە 30 ڕۆژ جارێک موچەی مامۆستایان و فەرمانبەران دابەشکاو بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە چونکە ئەگەر وانە بێت مامۆستایان ناتوانن درێژە بدەن بە خوێندن و بە خزمەتکردنی بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا. لێستادا تا چەند ئەم ئەرزیەتە فراهەم کراوە بۆی کە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی ئاسایی دەست پێ بکاتەوە. تەگەرەکانی بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چین؟ تەنها ڤایرۆسی کۆرۆنایە یاخود پێنەدانی شایستەدارایەکانی مامۆستایانە یان هۆکاری دیکەشن؟ ئێمە ئەم شەو لەم بارەی و گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا لەتیف حوسێن بەڕێوەبەری پەروەردەی شار باژێر کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بێ. مامۆستا لەتیف سوپاس دەکەین کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. هەروەها مامۆستا عەبدولواحید محەممەد جێگەی سەر و کێشێتی مامۆستایانی کوردستان کە جەنابیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانن. مامۆستا ئەم کاتت باش سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما جەنابیشتان لەگەڵمانن. مامۆستا لەتیف ئەگەر بە ڕوخسەتی مامۆستا عەبدولواحید لە جەنابتەوە دەست پێ بکەم وەکو ئاماژەم پێدا بڕیارەیانی لایندێشی نزیکدا لەم هەفتەیە وەزارەتی تەندروستی و هەروەها لێژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا کۆبێتەوە بڕیار بدەنەوە لە پرۆسەی خوێندن. پرۆسەی خوێندن ئاسانە دەستپێکردنەوەی لە هەرێمی کوردستانە لەگەڵەوەی کە ینی زۆر دواکەوتوین و تەگەرە و ئاستەنگەکانی زۆرە؟ بەڵێ زۆر سپاس شەوتان باش، سپاس بۆ جەنابێت ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست، سپاس بۆ چاوەڕێی کورسانویست و سڵاو ڕێزیشم بۆ مامۆستا عەبدولواحید. لە ڕاستیدا کاک هاوڕێ بەدەر لە هەموو قسانەی کە بەڕەسمی و ناڕەسمی دەکرێت لەسەر بابەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێت بە ئاراستەیە کابێ هەم خوێندکار هەم کەسکاری خوێندکار تووشی شەڵەژان و دڵەڕاوشێ نەکەین بەڕاستی چونکە بابەتێکە بەداخەوە خەریکە تێکەڵ بە هەندێک بابەتی ترە کرێکە لە ڕاستیدا لە هیچ شوێنێکی دنیا لە هیچ وڵاتێکی دنیا بابەتی پەروەردە نابێت بەسترێتەوە بە کۆمەڵێک مەهاتەرات و کۆمەڵێک بابەتی هەم سیاسی حیزبی ململانی و کۆمەڵێک شتی تر چونکە بابەتی پەروەردە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەوە هەیە هەر ڕنگ و دەنگێک بێ بۆیە قسەکان و ئاراستەکان بەبەوە بێکە هەمومان لە خزمەتی ئەم پرۆسەیابین. بێگومان پرۆسەبەستانی پرۆسەی پەروەردە و فێرکردن تەنها لە کوردستان نییە، تەنها لە عێراق نییە، هەموو جیهان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بۆ نەخۆشیە نەگریسەی کە بەداخەوە بەشێکی زۆری دنیای هیلاک کردووە، بەشێکی زۆری ئازیزانی ئێمەشی بردەوە. ئەمە بابەتێک بوو کە بەڕاستی ناچاریە، ینی تۆ ناکرێتەوە ژیانی خەڵک و ژیان و سەلامەتی و تەندروستی خەڵک فەرامۆش بکەی بۆی کە مەسەڵەن دەرگای قوتابخانە دەرگای دائیرەیەک یا شوێنێک بکەیتەوە. بۆ ئەمە بابەتێکە دەبێت لەم چوارچێوەیە سەیری بکرێت. بەڵام ئێستا خۆشبەختانە
کە بابەتی کۆرۆنا یان نەخۆشی کۆرۆنا کە بۆتە بابەتێکە وردەوردە بەرەو کەمبوونەوە دەڕوە ئەمە ئەو پڕێجێکی دڵخۆشیە ئەمە ئاراستەکان بۆ بێ و قسەکان بۆ بێ کە ئێستا ئەم پەتایە وردەوردەکەمە بێتەوە قسەرەوە دەکرێت چۆن هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆی دەستکرێتەوە بە خوێندن جەنابەت لە پێشەکە ئاماژەت بۆ کرد ئێمە ناتوانین خوێندن ئاسایی بکرێتەوە یا مەسەن تازاوی کە ڕۆشت بەڵام چۆن هەوڵەکانمان ڕێک بخەین و چۆن کار بکەین بۆی کە ئەم فترەکەمە یا ئەمما ئەوکەمی کە لە بەردەستمانایە وا بکەین کە پرۆسی پەروەردە و فێرکردن یا با بڵێم پرۆسی خوێندن لە کوردستانە وەکوڵی لەزارە لە نیوەیە بگەڕێتەوە دەست پێ بکەینەوە بۆی بتوانین ئەم ساڵ هیچ نەبێ بەشێک لەو مادانە یا بەشێک لەو مەناهیجانی کە پێویستە بۆ خوێندکار دەست پێ بکەینەوە بۆی بتوانرێ ئەم ساڵی خوێندن وا نەبێ بڵێن هەژمار ناکرێ یا سقوت بگایانێ چکە بەڕاستی ئەم خەلەلا یا ئەم بابەتە کە دەوام نەکردنەوە یا خوێندن هەژمار نەکردن کارەساتێکی گەورە دەبێەوە کاریگەری چەندین ساڵی لە دوای خۆی دادەهێنێت بیرمان نەچێت لە ساڵانی ڕابردووشە خۆ کۆرۆنا نەبوو بۆ هی بەداخەو قێنانی داراییەوە نەبوونی موچە و خراپی ژیان و گوزەرانی هەممە مۆستا فەرمانبەرەکانیشی ساڵانە لەم سنوورە زۆربەی کاتەکان 100 ڕۆژ 90 ڕۆژ بگرە زیاتریش بایکۆتۆمانە بوو هەموو ئەمانە زیانی داوە لەم 3 ساڵی ڕابردووە خوێندکاران کە لە بازنەی یەک و ئەچنە بازنەی دووش هەتا پۆلی چواری بنەڕەتی یا چواری سەرەتایی کە ئەڵێن بەداخەوە هێشتا بە تەواوەتی فێری ئەو بابەتانە نەبوون کە پێویستە فێری ببن بۆ ئەمانە ئێستا هەموو دەرەنجامەکانی کارەگەرەکانی لە ساڵی داهاتووە لە ساڵانی ئایندەیە دەرەکەوێت بۆی ئەمە بابەتێکە پەیوەستە بە هەمومانەوە نەک مەسەرەن بە بەڕێوبەری پەروەردەیەگا بە مدیر عامێگا بە وەزیرێکۆ یا بە هەموو ئەمە پەیوەندی بە هەر هەمومانەوەیە بۆی بتوانین هەرچیەکمان پێ بکرێ هەرچیەک لە تواناماندابێ پەروەردەیانە کار بکەین بۆی بتوانین پرۆسی پەروەردە و خوێندن بە تایبەتی لەم ساڵە ئەم چەند فتەیە کە لە بەردەستایە بخرێتەوە سەر پێی خۆی ئەوەی کە هەیە لیژنەی باڵای کۆرۆنا ڕوبەربوونەوەی کۆرۆنا لە کوردستانە کە بریارە حوتیمان کۆ ببنەوە و بڕیا لەسەرەوە بدەن ئایا خوێندن نەتوانرێت دەست پێ بکرێتەوە ئەگەر دەست پێکرێتەوە چۆن دەست پێ بکرێتەوە حتمما وەزارەتی پەروەردە وەکو لایەنێکی معنی و لایەنی پەیوەندیدار هەموو کەس دەزانێت دەبێت لە هەموو شوێنێک زیاتر خەمی ئەم بابەتە دەخوا و پرۆژۆ پێشنیار و بەدیلیشی حتمما هەیە و قسەش لەسەر ئەم بابەتانە کراوە هەم لە بابەتی موچە هەم لە بابەتی دەستپێکردنەوەی دەوام چکە دەستپێکردنەوەی دەوام ژیان و گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران دەبێت ئەولەویەتی کارەکان بێ چکە بیرمان نەچێت دەرگای قوتابخانە یا خۆی خودی قوتابخانە خۆی لە بارودۆخی ئاساییشە ئەبێ ژینگەیەک یا کەشێک دروست ببێت کە کەشێکی ئارام بێ و کەشێک بێت کە مامۆستا و فەرمانبەرەکانی بتوانن بە ئارامیەوە بتوانن لە ناو گۆڵەکانی خوێندناوانەکان ئێستا لەم قەیرانەدا لە قەیرانی دارایی لە قەیرانی نەخۆشی کۆرۆنایە کە تۆ وردەوردە هەنگاو بۆ بنی سوپاس بخوا و کوتم وردەوردە بەرەو کەمبوونەوە دەڕوە دەبێم ئەرزیەتە ساز بکرێتەوە ئەم ئەرزیەتش یەکەم کاری بۆەیە کە ژیان و گوزەرانی خەڵک تەبیعی بکرێتەوە کە موچە وەکوتم ڕاستیەکەی ئەبوایە داوای موچە نەکرایە چکە موچە حەقێکی شەرعی قانونی یاسایی هەر مۆزەفێک هەر فەرمانبەرێکە هەیە چ جای مامۆستایە کە هەموو ژیانی خۆی و ماڵ و مناڵەکەی لەسەر ئەمەیە بۆیە ژیانی مامۆستا و ژیانی فەرمانبەرەکان بە شێوەیەکی گشتی چکار مامۆستا نییە ینی بۆ بیرمان نەچێکا کاوڕێن کە سوکاری خوێندکاریش خۆ بەشێکی زۆری موچەخۆرە ئەویش پێویستی بۆیە موچەکەی بدرێتێ بۆی بتوانێت ئەو پێداویستی و شتانی کە بۆ خوێندکارەکەی یا بۆ منداڵەکەی هەیە دابینی بکە چکە خۆ تۆ شتێک نییە بە جیای بکەیتەوە بڵێ ئەمە موچە ئەدەین بەمانە موچە نادەین بە خەڵکیشی تر ئەمە من پێم وایە دەبێ هەموو موچە و ژیانی گوزەرانی خەڵک ئاسایی کرێتەوە مەرجە و مەرجێکی سەرەکیە بۆی بتوانێت ژیان خەڵک ژیانی ئاسایی خۆی بکە بۆی ئەمە یەکێکە لە بابەتەکان پێم وایەوە ئاگاداریشم کە وەزارەتی پەروەردە بخۆی لەسەر ئەم بابەتەش ئیشی کردووە بەڵام تا ئێستاش بەداخەوە قەیرانی کۆرۆنا و مەترسی کۆرۆنا هێشتا هەرماوە بەجددیە بە تایبەتی کە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت ژۆرێکی تری کۆرۆنا بە نەوعێکی تروە بە شێوەیەکی تروا ئەمانە کۆمەڵێک بابەتن هێشتا بەداخەوای دەکرد ئەم دڵە ڕاوشی کە هەیە نەیڕەواندۆتەوە بەڵام دەبێت بیرمان نەچێ هەرچیەک بێمە دەبێت هیچ نەبێت لانی کەم لە مانگی یەکە تا نهایەتی مانگی یەک دەستکرێتەوە بە پرۆسی پەروەردەی فێرکردن یا دەستکرێتەوە بە نەفەوتێ و دەست قوتابخانەکان بکرێتەوە لە پێشە ژیان و گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران و دوجار ئەو ڕێوشوێنانی کە پێویستە وەزارەتی پەروەردە وتم هەموو ئەو ڕێوشوێنانی کە پێویستن بۆ ئەم بابەتە هەمووی ئامادە کردووە ئەگەر وەزارەتی تەندروستی ئەگەر لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕێگە بدایە یا کەشەکە لەبار بێ بەوەی بتوانرێت دەستکرێتەوە بە خوێندن حتمما دەرگای خوێندنگا و قوتابخانەکان دەکرێتەوە پێویستی شەکە ئەمە ببێ بەڵام بیرمان نەچێ ئەمە بابەتێکە کە
هەموو جیهانی گرتوتەوە ینی بەشێک لە قوتابخانەکانی وڵاتانی دەرەوەش هەتا ماوەیە گەیان کردەوە دوای داخراوە لە بیرمان نەچێت ینی مامەسالاتی لە زۆربەی وڵاتانی دنیا ینی شێوازی ئۆنلاین بێگومان پاپشتەکانیان کە هەیە زیاترە ئێمە لێرا سیستمی ئۆنلاین نەماتوانی کە و سیستمەش وەکو خۆی بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە قەیرانی نەخۆشی کۆرۆنا هات و بابەتی بە داراییەکەشی لە تەنیشتا بوو لە پڕێکا چوینە ناو سیستمێکی تازەوە کە پێوترا مثلەن خۆگونجاندن لەگەڵ بارودۆخەکەکە پێڕەوکردنی ئەو هاوکاریە یا پاڵپشتیە بووکە وەکو سیستمی ئۆنلاین و ئەلکترۆنیکە خوێندکار دەبێت ئەمە لە پڕێکات چوینە ناوە لە کاتێکە ئێمە بەداخەوە ئەرزێتەمان نەبوو بۆی کە خوێندکار هێشتا و هۆشیاری نەبوو یا خەڵک هۆشیاریشەوەی نەبوو کە ئایپادەکەی بەردەستی یا کۆمپیوتەرەکەی توانێت شێوازی تری بۆ بەکاربێنە کە لە ڕاستیدا ئەمە بۆ خۆی سیستمی ئۆنلاین بەشێکە لە ڕێگەکانی وانەوتنەوە لە جیهاندا کەشە لەبارە لە نەخێر ئەو کەشە لەبار نەبووە بەداخەوە مثلەن خاوی ئەنتەرنێت لە زۆر شوێن مثلەن لە شوێنەکانی دوورە دەستەکان نەبوونی کارەبا یەک دنیا مەشاکیل هەبوو وای کردبوو کە بەداخەوم سیستمە ژۆک و خۆی جێبەجێ نەکراوە جێبەجێش ناکرێت و ناتوانێت و سوودەی لێ ببینێت چکە خوێندن ئەو پرۆسەیە کە خوێندکار و منداڵ دەبێت بچێتە ناو قوتابخانەوە ژینگەی قوتابخانە و ئەو کەشە ببینێکە ئەو جۆرە پرۆسە بە کۆمەڵایەتی بوون و تێکەڵاویە ببینێت کە لە ناو خوێندنگە و لە قوتابخانەکەی بۆی بتوانێت بە باشی دێمە خزمەت جەناب بە تایبەتی لەسەر پلانەکانی وەزارەتی پەروەردە قساکەین کە دای ڕشتۆ بۆی کە بزانین چۆن دەرگاکانی خوێندن بکاتەوە بەڵام با سەرەتا بچین لای مامۆستا عەبدولواحید جێگیری سەرۆکێشێتی مامۆستانی کوردستان کە لەولێرە لەگەڵمە دووبارە ساوت لێ بێ مامۆستا وەکو مامۆستالەتی باماژەی پێدا ینی لەبەر ڕۆشنایی کەمبوونەوەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کە ئەمە جێگای خۆشحاڵیە بەڕاستی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی باڵای کۆرۆنا و وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی ئامادەکاریەکەن بۆەوەی کە دەرگاکانی خوێندنگە و قوتابخانەکان لە هەرێمی کوردستانە بەڕووی خوێندکاران بکرێتەوە بەڵام چۆن دەکرێتەوە خۆی گرنگەکە ئەمەیە مامۆستا عەبدولواحید ئێوە جەنابتان لە یەکێتی مامۆستایانی کوردستان داواتان کردبوو ئەگەر ئەم هەنگاوە بنرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە پلان و بەرنامەڕێژی بکرێت کە مامۆستا ژیانی بۆ ڕێک بخرێتەوە چۆن بە دابینکردنی موچەکەی قسەتان چییە لەسەر کردنەوەی دەرگای خوێندنگەکان ئەگەر لە دەی مانگ بڕیاردرا کە بکرێتەوە لەلایەن لێژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناوە فەرموو مامۆستا. سپاس وڵا سلااو لە مامۆستا لەتیفیش دیارە ئێمە ئاگاداری ئەو بابەتانین و ئاگاداری پلانی وەزارەتی پەروەردەشین چونکەمە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ جەنابی وەزیرە دانیشتین و ئەو پلانانەیە کە لە بەردەستی وەزارەتی پەروەردەیە باس کرا بێگومان ئێمە ئاگادارین وەزارەتی پەروەردەش لەگەڵ ئەوەدا ینی کە پرۆسەکە دەست پێ بکاتەوە بەڵام هەمانیش ئەو ڕاستێ دەزانین لژنەیەکی باڵا هەیە کە پێ دەڵێن لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەمە پەیوەندی بەوانەوە هەیە کە بڕیار بدەن و ئەوانیش لەسەر ڕۆشنایی راپۆرتی وەزارەتی تەندروستیەوە بڕیاری پێویست دەدەن دیارە ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی مامۆستایان پێمان وایە دەوام دەست پێ بکاتەوە باشە چونکە هەموو لایەکمان دەزانین هەرکو مامۆستا لەتیفیش ئاماژەی پێدا کە کاتەکە زۆر ڕۆیشتووە و کەمی بەبەرەوە ماوە و بەوە ڕناگەاندرێت بەڕاستی ئەوەی کە پێویستە لە ساڵی خوێندنە بگەێنرێتە قوتابیان و خوێندکارن مەبەستم زانست و زانیاریە یان ئەو کە پێویستە ساڵانە بخوێندرێت بەدڵنیایەوە ناگات هەروەک ساڵی ڕابردوش نەگەیشتەوە بەداخەوە ساڵانی پێشووتریش لە 2014 هەموو ساڵەکان بە کەم و کوڕیەوە هاتوون ئیتر ئەمە کاریگەری زۆر نەرێنی کردوتە سەر پرۆسەی خوێندن و کردوتە سەر ئاستی قوتابیان و خوێندکارانیش و هەمووشمان گلەیمان لە ئاستی زانست و زانیاری و ئاستی خوێندن هەیە ینی بە شێک لە شێوەکان و تا ئێستاش هەڵویستەی جددی لەسەر ئەو بابەتە نەکراوە تەنها ساڵەکان بڕێکراون کامە خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر قوڵ و بنیادیە ڕەنگە کاریگەریەکانی هەتا زەمانێکی دوور لەسەر جیلەکان و لەسەرنەوەکانمان بمێنێتەوە ئەمە لەلایەکی تر ڕاستیەکەی ئەمە ڕاستە ئەو کۆڤید-19 کاریگەری لەسەر تەواوی کۆمەلگاکان هەبووە بەڵام بە شێوەی جۆرا و جۆر دیارە خۆتان دەزانن ئەگەر مقارن لەگەڵ ئەوروپا بکرێت جیاوازە ئەگەر لەگەڵ شوێنەکانی تر بکرێت جیاوازی هەیە و لە هەموو شوێنێکی پرۆسی پەروەردە نەوەستاوە بەڕاستی لە هەندێک شوێنە هەر بەردەوام بۆ چ بە پراکتیکی چێ لە ڕێگای ئۆنلاینەوە ئەوەی کەسەلاریمیکالیتی هەبی زۆر نامەبەستم لە دەرەوەیە کە ئاماژە بە ینی ئەوەی کە بەشێوی کە بەسەر کۆمەڵگەکان داهاتووە ئەوەی کە کۆڤید-19 دروستی کردەوە مەبەستم کاریگەری لەسەر هەموو لایەنەکان هەبووە بەڵام معالەجەی ئەو مۆزوعی بە شێوەی جۆرا و جۆر کراوە ینی ئەوە نەبێ لە بەردەم پرۆسەکەدا دەستەوەستان وەستابن چونکە پێم وانییە هیچ وڵاتێک بەڕاستی لە خەمی پرۆسی پەروەردەدا نەبێتن
بە تایبەتی ئەو وڵاتی خوا پێداوەکان ینی هەمیشە لە خەمی پرۆسی پەروەردەن و ئەولەویەتی کارکردنیان کار و بەرنمەکانیان هەمیشە پرۆسی پەروەردەیە لە پرۆسی پەروەردەشدا هەمیشە بەتەنگ ژیان و گوزرانی مامۆستایانەوەن بەڕاستی و لە زۆربەی وڵاتان مامۆستایان شخصیەتی یەکەمە لە ناو کۆمەلگا باعتبار ئەوان مڕبین باعتبار ئەوان نەوە پێدەگەێنن باعتبار ئەوان مەسئولەتی دوار ڕۆژ ئەوەی کە دەکەوێتە سەرشانی جیلەکان ئەوان بەڕاستی پاراوی دەکەن و زاخاوی دەدەن لەبەر ئەوەی بەڕاستی دەمێ ئەوش بڵێم ینی هەتا ئەگەر پرۆسی پەروەردە لە وڵاتانیش وەستا بێت بەڵام خۆ موچەی مامۆستایان نەوەستاوە ژیانی گوزەرانی مامۆستایان نەوەستێنراوە هەر بەردەوام بووە و هەر لە کاتی خۆیدا بۆیان تامین کراوە ئێستاش پێم وابی بەڕاستی ئەوەی کە دەگوترێت ینی پرۆسی پەروەردە دەست پێ بکاتەوە جارێکی تریش دەبی ئێمە ئەو درشمەی خۆمان هەمیشە پێگیریمان لەسەر کردووە نەوەی باش بە پەروەردەی باش دەبێت پەروەردەی باشیش بە مامۆستای لە خەم ڕەخساو دەبێت ینی ئەگەر مامۆستا خەمی هەبێ خەمی خۆی بێ خەمی ژیان و گوزەرانی ماڵ و منداڵی بێت چۆن دەتوانانی ئەدای واجباتەکانی بە شێوی پێویست بکاتن ینی بەڕاستی بابەتێکە دەبی ئەمە هەمیشە ئەولەویەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و حکومەت و ئەولایانە نەژبێتن ئەگەر بەتەنگ پەروەردەوەن دەی بەتەنگ ژیان و گوزەرانی مامۆستایانەوە بێت ناکرێت ئێمە بەڕاستی بڕیار لە پرۆسی پەروەردە بدەین بەڵام ژیانی مامۆستامان لەبەر چاو نەبێت ژیانی مامۆستا کە چەند ئێستا کە تووشی گرفتی گەورە بۆتەوە خۆتان زانن مامۆستایان وەکو هەر توێژێکی تر نین کار و پیشەی جیاواز بکەن بتوانن ژیانیان تەمین بکەن مامۆستایان هەمیشە هەموو ئیمکانێتیان بۆ پرۆسی پەروەردە بۆ و نەپژاوتە سەر ئەوەی کاری تر بکەن بۆیە تەنها سەرچاوە ژیانیان موچەکانیان بۆ کاتێک تۆ موچەکان هەڵدەپەسێریان 50 ڕۆژ نایدەیان 40 ڕۆژ نایدەی ئەمە بێگومان کاریگەری زۆر نەرێنی کردو من دڵنیام ئێمە دەبێت هەموو مامۆستاکانی خۆمان دڵ بدەینەوە ژیان و گوزەرانیان تامین بکەین ئینجا بڕیاری پرۆسی پەروەردە بدەین ئێستاش ئەگەر هەر بڕیارێک بدرێ من لێرەوە ڕای دەگەنیم بەڕاشکاوانەش دێڵم ئەگەر 30 ڕۆژ جارێک موچەی مامۆستایان نەدرێتن بەڕاستی هەر بڕیارێک بدرێ وەک خۆی جێبەجێ نابێت وە لەبەر چاویشمانە لە ڕابردوودا کە بڕیاری ئەوە درا پرۆسی پەروەردە دەست پێ بکاتەوە چۆنی دەستی پێکردو لە شوێنێک دەستی پێ نەکردو لە شوێنشکە دەست پێکراوە لە شوێنێکی بە نیوەچڵی و ئەمە بەڕاستی بۆ پرۆسی پەروەردە ئەم شێوە گونجاوی هەرگیز ئەو بەتایبەتی لەسەر مەسەلەی دابینکردنی موچە لە 30 ڕۆژارێکە لەگەڵ وەزارەتی پەروەردە هیچ هەمانگیەکتان هەیە لەم چەند ڕۆژەیە بەڵێ بەدڵنیای و هەماهەنگیمان هەیە و ئێمە هەر لەو کۆبنەوەی کە لەگەڵ جەنابی وەزیرا کرا ئێمە جەختمان کردو گوتمان ئەولەویەتی کار دەبێ ئەوە بیکە موچەی مامۆستایان تەنانەت بۆ شکڵی ئێمە باسمان کردو دەبێ گەرنتی موچە بدرێت یعنی بەڕاستی گەرنتی موچە نەدرێت 30 ڕۆژ جارێک ئەم پێم وابی بڕیارەکان ئەگەر عیار 24ش بن بڕیاری زۆر گونجاویش بن بە هەر شکڵێکیش بێتن بەڵام وەکو پێویست ناستە بواری جێبەجێکردنەوە چونکە خۆمان دەزانین لە ڕابردوودا چەند موچە دواکەوتنی موچە کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە بووە و چەند مامۆستایان پێگیر بوونە ئێمەمانان چەند پێگیر بوون لەسەر ئەو بابەتە بۆیە ئەمە جارێکیش دووپاتی دەکەمەوە حکوومەتی هەرێم دەبی خەمی جددی لە موچە بخواتن بە تایبەتی مامۆستایان ئینجا فەرمانبەرانیش چونکە ئەمە دەزانین ئەمە هەموو بەڕاستی قوتابیان و خوێندکاران مامۆستایان تەمسیلی هەموو خێزانەکانی کۆمەلگا دەکەن هەمووی پەیوەندی ئەم کۆمەلگایە تەواوی پەیوەندی بە پرۆسی پەروەردەوەیە واتە فەرمانبەرێکیش کە موچەکەی پێ نەدرێ کاریگەری لەسەر ئاستی منداڵەکانی دەبێت و کاریگەری لەسەر ئاستی پابندبوون دەبێتن بۆیە موچە بەڕاستی بەلایمە ئەساسە ئینجا دوای ئەوە بڕیاری پێویست و دروست و لەگەڵ خۆپارێزی لەگەڵ ئەوەی کە پێویستە لەم قۆناغەدا بگیرێتە بەر بۆ ئەوەیەوە قوتابیان و خوێندکارن بە شێوەیەکی ئارام بچنە ناوەندەکانی خوێندن بۆ بتوان درێژە بە پرۆسی پەروەردە بدەن من پێشم وایە بەڕاستی لە سەرەتای ساڵە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان پرۆژەمان هەبووە پرۆژەکەمان پێشکەش بۆ وەزارەتی پەروەردە کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵاش کرد ئەو کاتیش ئەگە پرۆژەکەی ئێمەمانان وەکو خۆی بەڕاستی ئەگەر دەستکارێکی کەمیش باە پێم وابی ئێستا ئێمە لەم دۆخی ئێستانە دەبووین کە هەمومان دەستمان لەسەر دڵمانە ئاخۆ ئەم ساڵی خوێندن چارەنووسەکەی چی دەبێت لە مامۆستایان مەپرسن بڕۆ لە دایکوان و باوکان پرسن لە خێزانەکان پرسن بزانن چەند بەتەنگ چارەنووسی منداڵەکان و چەند ئێش و ئازاریان هەیە چەند حاڵەتی نەرێنی و ناتەندروست لە ناو خێزانەکان بەهۆی ئەو دابڕانە کە دروست بووە چەند بە تاسەوەن بۆ ئیکەوە جارشتی قوتابیان خوێندکاران بستنەوە ناوەندەکانی خوێندن و جارشکەش ژیان ئاسایی بێت و خۆتان زان پرۆسی پەروەردە کە بەڕێوە دەچێت ئەمە کاریگەری لە تەواوی جومگەکانی ژیان دەبێت ینی کاریگەری لەسەر هەموو چینی توێژەکانی تریشە بێت چونکە زیندوکردنەوەی هەموو جومگەکانی ژیانی تێدەکەوێت و پێم وابی هەموو کۆمەلگاش ئیسفادەی لێ دەکاتن بۆیە من جارشکەش زەخت دەکەمەوە کام وایە دەبێت ئەم بابەتە بە هەند وەربگیرێ و مۆزوعی موچەی مامۆستایان بە هەند وەربگیرێ بۆی بتوانین پرۆسی پەروەردە بخێنەوە سەر شاڕێگەی خۆی
ئەللا فەوتان و لە بەهەدەردانە ئەم ساڵە ڕزگاری بکەین و ساڵەکە بە ناکامڵی بەڕێوە نەچێتن و بنە ئاسوودەیی نەگەڕێت نشکێتەوە بەسەر منداڵانە. دەست خۆش مامۆستا عەبدولواحید دێمە خزمەت جەنابەت بەڵێ مامۆستا لەتیڤیانی وەکو مامۆستا عەبدولواحید ئاماژەی پێداوە پێشتریش هەر لە قسەکانی بەڕێستا ینی تیشکە قسە سەر ینی وکە گرنگە بۆ سەرخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەموو وڵاتێکدا ینی بایەخدانە بە ژیان و بژێوی مامۆستا و پەروەردەکار و جەنابیش وەکو کۆمەڵناسێک زانیاری لەو ڕۆ زۆر متابعەت هەیە بتەوێت ینی سایکۆلۆژیای مامۆستایەک ئاسوودە بکەی دەبێت و ژیانی بۆ فەراهەم بکەی بەڕاستیەوە ئەو موچەی کە پێویستە بیدەیتێ بووی کە ژیانی پێش بخات دەبێت لە وادە و ساتی خۆیان بیدرێتێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت لە وەزارەتی پەروەردە بە دیاریکراوی لەسەر ئەم خاڵەیەوە چۆن قسەتان کرد و چۆن جەختان لەسەر کردەوە وەزارەتی پەروەردە هەڵوێستی چی بوو لە بارەی وەڕاست ڕاستیدا ئەو کۆبوونەوەی کە کرا لە ماوەکانی ڕابردووە بۆ وەرگرتنی ڕاوسەرنج و پێشنیاری بەڕێوەبەری پەروەردەی سنتەری شارەکان و قەزاکان و هەموو کوردستان هەمومان پێکەوە بووینە کەسە و سەرنج و ڕاو تێبینی خۆی لەسەر ئەو بابەتانە پێشکەشکردی ئەمە وەکو بەڕێوەبەرانی پەروەردەکانی ئەم سنووری سلێمانی بەڕاستی کە لەگەڵ جەنابی وەزیری شا کۆبوونەوە یا قسەمان کرد هەمومان هاوڕا بووین لەسەرەوەی کە ژیان و گوزەرانی مامۆستا دەبێت لە ئەولەویەتی هەموو کارانە دەبێت کە قسەی لەسەرکەی نەک هەر مامۆستا بەڵکو فەرمانبەرەکانی کە لە پێشوشتا ئاماژەم بۆ کرد ئەوەی کە هەیە بۆ ئەوەی بزانین کە هەوڵەکان بەم ئاراستەیە بەردەوامن بەڵام بەڕاستی وەکو مامۆستا عەبدولواحید ئاماژەی پێکرد ئەرکی هەمومانە دەبێت هەرچیەکمان کردووە بۆی بتوانین ئەم کەشە ئارام بکەینەوە و ژیانێک دروست بکەینەوە جارێکی ترکە بەڕاستی مامۆستا بە ئارامی بڕاتە ناو قوتاب پۆلەکانیەوە چکە سێ کوچکەی یا بنەمار سەرەکیەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن کە خوێندکار و مامۆستا و کەشی یا ژینگەی خوێندنگەکەیە دەبێت هەرچیان بەیەکەوە بێت چکە نەبوونی لایەکی و خراپبوونی لایەکی واکە کە نەتوانرێت بە ڕێک و پێکی بوەستێ بەداخەوە کە هەمومان دەزانین ئاماژەشی پێکراوە ساڵانێکی زۆرە ئێمە لە پرۆسی پەروەردە و فێرکردنا نەقسمان زۆر بووە مەسەڵەن هەر لە بایکۆت و کۆمەڵی کێشەشتی گەورە ئەوجا بەڕاستی ئەبێ هەموو ئەو ڕاستیە بزانین و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێت و ڕاستی بزانێت کە بەڕاستی مامۆستا و فەرمانبەرانیش ماندوو بوون لە هەموو ئەو خۆڕاگری و ئارامی کە هەبووە بەڵام من دڵنیام و گەشتبینم بەوەی کە بتوانرێت لە داهاتوویکی نزیکە هەوڵەکان بەم ئاراستەیە بێت کە وردەوردە خۆشبەختانە بابەتی کۆڕۆنا خەریکە کۆتایی پێدەیا کەمە بێتەوە و نرخی نەوت و ئەوەی کە بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە هەچی هێلکەی سەبەتەکەی خۆمانە خسوومەتە ناو نەوتەوە وای کردووە نەوت وای لە کردووە بۆتە بەرزبوونەوە دابەزینی لە ژیانی خورپەی بۆ هەمومان دروست کردووە من ئەوەی کە پێشبینیە کەمیا گەشتبینم بەوەی کە متابعە یا هەندێک ئەوەی کە بە پێوە پێدراوە ئاماژانەی کە هەن تەسەوری ئەوە کە وردە ژیان بەرەو ئاسایی بوونەوە بڕاتەوە و دۆخی ئابووری کوردستانیش و دنیاش بەرەو باشبوون بڕاوە تر کە لەم هەنگاوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر یەک چرکە دوانەکەوێلەوەی کە هەوڵەکانی بخاتە گەڕبەوەی وەزعی ژیانی گوزەرانی خەڵک و تایبەتی مامۆستایان بخاتەوە سێسکۆی چکە کاکاوڕێ من دڵنیام لەوەی کە لەبەرەوەی لە نزیکەوە دەزانم ئەو مامۆستایی کە دێتە سەر شەقام ئەو مامۆستای کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو مامۆستایی لە هەر جێگەیەکەوە کە ناڕازیە نیگەرانە و قسەش دەکات تەنانەت بە خراپیش قسە بکە لە ناوەوە دڵی ژانە کابووی کە ناچێتەوە ناو قوتابخانەکە و خوێندکارەکانی بێبەش کردوەوەی کە ناتوانێت خوێندەوەریانی دێتە یعنی دڵنیا بن لەوەی کە من دەمەوە دڵنیام لەم قسەی خۆم هەموو مامۆستایەکی ئەم وڵاتە ژانە کادڵی بۆی کە ناچێتەوە قوتابخانەیە ڕێگە بەڵام مامۆستاش و فەرمانبەریش حەقی مەشروعی خۆیەتی ینی تۆ 30 ڕۆژ جارێک ینی بێ موچە بدرێ ناکرێت من داوا بکەم بڵێمە بێ 30 ڕۆژ جارێک موچە بدەیتی بداخەوە بارودۆخەکە وای لێ کردووە کە زۆر جار مامۆستاش ئێمەمانان کە لە بەڕێوەبەری پەروەردەکانی کە من بۆ خۆم بە خزمەتکاری مامۆستا و خوێندکار دەزانبەوە هەست بکە کە من بەرپرسم لە نەبین موچەکەی دەدابین نەکردنی موچەکەی ینی بەداخەوە بارودۆخەکە وای لێ هاتووە بە چه ئاراستێکا قسە بکەی ڕەنگە نیگەرانەکان زیاترکە بەڵام من وەکوتم هەمیشە گەژمیر بن و ئومێدم بەوە هەبووە کە هەموو قۆناغە سەختانەی کە بووە زۆرمان تێپەڕاندووە کەمی ماوە دەستپێکردنەوە و سەرپێخستنەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستانە ئەرکی هەر هەمومانە دەبێت هەمومان بێکەوە بین بۆی بتوانین هەرچیەکمان پێ بکرێ ژیانی مامۆستا و ژیان و گوزەران و شکۆی مامۆستا بخینەوە شوێنی خۆی بۆ بتوانین نەوەیەکی ئارام و نەوەیەک بە شێوەیەک پەروەردە بکەین بەداخەوە وای لاتووە کە ئەم هەموو کێشە و ئەم هەموو مەشاکی لە ئەم هەموو تاوانانی کە لە کوردستان لە عێراق لە وڵاتانی ترکە ئەگەر باش بن و ئەگەر خراپ بێ پەیوەندی بە پەروەردەمانەوە هەیە بۆیە
پەروەردە کۆڵەکێکی گرنگەکە من دڵنیاشم لەوەی کە هەموو وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزارەت و هەموو بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەرە گشتیە بەڕێزەکان هەمویان هەموو لە خەمی ئەمەدان و بەردەوام هەوڵەدەن بۆی لە خەمی ئەمەدان ینی پلانەکە چییە؟ پلانەکە بەوەیە خوێندنگەکان بکرێتەوە یاخود نەخێر بەدیلی کەش بێگومان طبعاً کاک هاوڕێ ینی جگە لە ئێمە جگە لە کێشە گەورەکە کە ژیان و گوزەرانی خەڵکە ینی کەەوە هیچ سازش و قسەیەکی تر هەم ناگرێن بەش بە حاڵی خۆم نامێزۆر لەسەر ئەو بڕم چکە بەڕاستی ئەوە سازشکردن و قسەکردنی تیانە بەڵام ئێمە بابەتێکی ترمانێ بابەتی نەخۆشی و مەترسی کۆرۆنایە دەبێت چاوەڕێ ئەو راپۆرتانە بکرێت چکە وەکو وتم من لە پێشووترە لە زۆر لە بەی وڵاتەکانی دنیا لە دوای لۆکاوتی تەواو و مەسەرەن داخستنی دەرگای قوتابخانەکان کە خویستیان ئاسایی بێتەوە دیسانەوە دایان قستەوە ئەنی لەوێش دیسانەوە پرۆسی پەروەردە بەم جۆرەیە بەڵام وەکو جەناب دامەژێت پێکرد ئەوان پاڵپشتیشی گەورەی تریانەیە کە سیستمی ئۆنلاینەکە بەڵام لە هەرێمی کوردستانە لە هەندێک لە قوتابخانەی ئەهلی و ناحکومی ئۆنلاینەکە تەواوە مەسەرەن ڕەنگە لە شارەکانە باشتر بێ لە گوندەکان و لە قەزا و شار و شارچکەکانی ترا بەڕاستی ئەمانامی کێشن بەڵام ئەمە بۆ خۆی پشتی تەواوەتی پێنابەستریەوە ئەوەشی کە وەزارەتی پەروەردە ئەم بابەتی ڕاگەیاندووە وەکو سیستمێکی پاڵپشتی ینی وەکو پاڵپشتیەک بۆی کە وردە خوێندکار وا لە بکەین بێنینەوە ناو پرۆسی پەروەردە فێرکردن پێم وایە کارێکی باش ئەگەر دایک و باوک یا کەسوکاری خوێندکاروی کردبێ وردەلانی کەمەگەر ڕۆژانەش لە 20 ساعتەکە ساعاتێک یاگنی و ساعتیش بهێنێتەوە ئەم تۆراوە بۆی بتوانێت دوور نەکەوێتەوە لە فەزای خوێندن و لە فەزای ئەمە گرنگە بەڵام من دڵنیام لەوەی کە 100% ناتوانێت پشتی پێ بەستری ئەوەی کە هەیە پلانەکانی وەزارەتی پەروەردە وەکو ئاماژەم پێکرد جگە لە بابەتە گرنگەکە کەموچەیە حتمما پلانی تری تایبەت هەیە بۆی کە بتوانین ئەم ماوەکەمەی کە لە بەردەستمانایە پرۆسی پەروەردە فێرکردن بخێنەوە سەر پێ ئەوەی کە هەیە حوتی مانگ ئەگەر وەزارەتی تەندروستی ڕێبا یا ئەگەر ڕەوشی تەندروستی و نەخۆشی و پەتای کۆرۆنا ڕێگە بدا و من دڵنیام و گەشتبینم بەوەی کە هەم ڤاکسینەکە کاریگەری خۆی دروست کردووە وای لێ دێوردەوردە بەمە ژیانیش تەبیعیە کاتەوە بۆیە ئەگەر قرار بدەن ئەو سێ ڕۆژەی کامێنێ لە حوتی مانگ تا دەیمان دڵنیام وەزارەتی پەروەردە ئاگاداریشم پلانی بابەتی تایبەتی خۆی هەیە و کۆمەڵێک پێشنیار تاوتوێ کراون دوو پێشنیاری زۆر گرنگ دوو پێشنیاری گرنگ وەکو ڕەشنووس لە بەردەمیان لە بەردەمی وەزارەتی پەروەردەیەکە لە بەردە ئەیخاتە بەردەمی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناکە جەنابی وەزیری پەروەردە خۆشی بەشی ئەندامێکە لە ناو لیژنەکەیە ئەگەر ئەمە ڕێبدا بەشێک لە پلانەکان پێم وایە دەتوانێت لانی کەم وا بکە کە خوێندن بە تەواوەتی سقوت نەکە مەسەڵەن وای لێ بێ کە چارەنووسی خوێندکار بێگومان ئەمە کاک هاوڕێیانی ئەمە دەزانین خۆ خوێندن ناتوانرێ بە ماوەکەمە بڵێ ئەوەی ئەمەوێ جێبەجێ بکەم بەڵام وەکوتم زارە لە نیوەشی بگەڕێتەوە دەتوانین بڵین باشە بەڵام پرۆسی خوێندن لە کوردستانە بەداخەوە ساڵانێکی زۆرە شەلەلی زۆری تێکەوتەوە کێشەی گەورە دروستەکەەوە لە ئایندەش ئەمە پێشنیارەکان ئەگەر وەزارەتی تەندروستی یا لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا یا پەتای کۆرۆنا ڕێگە بدە بەشێک لە پێشنیارەکان دەوامی ئاساییەوە وە جیاوازی و ڕێنمایی بابەتکردن لە بێگومان وەکو خۆی پێم وانە ئەمەیان تا ڕادەیەک مەسەن ئەمە هەروەکو قسە و پێشنیار بەڵام ئەوەی کە هەیە هەم لەبەر بارودۆخەکە و بەڕەچاوکردنی دۆخی تەندروستی و ژیان و تەندروستی هەم خوێندکار هەم مامۆستا بەڕێزەکانیش وا بکرێت کە شێوازێک بگیرێتە بەرکە پرۆسەی خوێندن و بابەتی تاقیکردنەوەکان امتحاناتەکان بە شێوازێکەکەمی دابنرێتەوە دابڕێژێتەوە کە هەم مامۆستاش ئەرکێکی گەورەتری نەخرێتە سەرشان بارگرانی بۆ دروست نەکرێت و نەکەوینە پەلە پرۆزێکا کاوڕێ ئەگەر لە دە یەکیشەوە دەستکەینەوە بە خوێندنکەوەی کە پێشنیارەیە وەکو بیرۆکە باز دەکرێت تا کۆتایی مانگی نزیکەی مانگی 6 ینی نزیکە بیتۆ لە مانگی حوت تقریبان 180 ڕۆژ لە بەردەست هابێ بۆی ئەگەر لە یەکی خوێندنی تاواتی ئەگەر لە بێگومان بەڵێ ینی ئێمە ئەمی کەم 180 ڕۆژ هەیە ینی وەکوتم شتێکە بۆی مستەقبل بە تەواتی نەفەوتەوە قەرەبوویەک بکرێتەوە بۆی کە بڵین خوێندن لانی کەم کراوە چکە ساڵی پاریش زانین بەداخەوە کۆرۆناوای کرد کە وەرزی یەکەم ئەژمار بکرێ بە وەرزی دووەم وەرزی ساڵی پار خۆشبەختانە بەشێک لە وەرزی یەکەم بەشێکی زۆری خوێندرا بووە ئاسانکاریی زۆری کرد بۆی بتوانێت تعویزی بکرێتەوە بەڵام بەداخەوەم ساڵ ئەوە نەکرا ئەگەر چی پۆلی دوانزەکانیش هەندێک چەند ڕۆژێک لە هەندێک شوێن و ئەمانە بە
پچر خوێندن کرا چکە بیرمان نەچێ خوێندنەوە نییە تۆ لە دهۆک خوێندنگا بکەیتەوە لە سلێمانی داخەیە لە هەولێر بیکەیتەوە لە دهۆک داخ سیستمی خوێندن و ئەوانە سیستمێکە ڕفتی بە هەموویەوە هەیە ینی بەڵێ ئەبێ هەمووی بەیەکەوە بێت چکە بەشێک لە تاقیکردنەوەکان مرکزین بەشێکی زۆر لە پرسیارەکان مرکزین بڕیارەکان مرکزین هەر سیستمی خوێندن هەروایە ینی خۆ مشتێک نییە تۆ بڵێ لە هەولێر داخەم لە دوهۆگەی کەمەوە لە دۆک ئەمە ناکرێ ئەم جۆرە بڕیارانە ئەم جۆرە بیرکردنەوەانە هەڵە نەگەر ئەمە بیرکردنەوەمان پێمان وابێ بۆیە ئەگەر قرارێکە درێگە بڕیارێک دەدرێت دەبێت بڕیارەکە ڕۆژە مامۆساڵەتی بە هەینەکانەوە ئەم ڕۆژە نەخێر ئەوەی لێ دەرکراوە هەینەکان و لەگەڵ سەرجەم و پشوانەی کە لێ دەرکراوە جگەل لە پشوەکانی ژژنی ڕەمەزان و قوربان دوو ژەژنەکە و دوو ژەژنەی لێ دەرکراوە باقیەکانی تر هەموو پشوانی کە هەبوون لە وەرزی بەهارەوە و سیانزە ڕۆژوانە هەفتە کەش وانە هەمووی تێکەڵ کراتەوە بیتوانێ بەڵام بە شێوازێک بێ کوتم مامۆستا تووشی پەلە پرۆزێ نەکەن تووشی دڵەراوچەی نەکەن مەنەجێکی زۆری بخرێتە بەدەست ئەمانە نین هەموو کۆمەڵک پێشنیاری باش هەیە لەسەرەوەی کە قسە لەسەر بکرێت تەنانەت وەرزی یەکەم و دووەمە دووشی بخوێنێ دوو تاقیکردنەوەکان بکرێ منهەجەکان یا پرۆگرامەکان دەستکاری کورت و پخت بکرێنەوە لیژنەی تابەتمەندی بۆ دابنرێ هەموو ئەمانە من ناتوانم لەبەرەوەی نامەوێ شتێک بڵێم چکە بڕیارەوە دوجار دەبێت لیژنەکە بڕیار لەسەر بدا بەڵام دڵنیام لەوەی کامێ دڵنیای هەموو لایەک بدەم بەوەی کە ئەگەر لیژنەی باڵای کۆرۆنا ڕێگەیدا یا دۆخی تەندروستی ڕێگەیدا ژیان و گوزەرانی مامۆستا و هەموو فەرمانبەران ژیانێکی ئاسایی و نۆرماڵ و طبیعی خۆی بوو دەتوانرێت هەموو بابەتانی کە پێشنیار کراونە لایەن وەزارەتی پەروەردەوە وەکو خۆی جێبەجێ دەکرێەوە دڵنیام لەوەی کە مامۆستایان بە گروتینێکی زۆر زیاتر لە جارانەوە خشانێنەوە بەردەم ئەم دۆخەنا لەبارەی کە هەبوو چکە لە پێشووتری مامۆستا هەمیشە پێشەنگ بووە لە هەموو ئەو بابەتانی کە بەداخەوە هەر دۆخێکاتبێتە پێشەوە لە نەوەتەکانەوە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا مامۆستا باجەکەی داوە مامۆستا چۆتە ژێربارێت دەتەبان کاڵە مامۆستا هەموو فەرمانبەرەکانی تریش بێگومان بەڵام لەبەرەوەی مامۆستا لە ناو قوتابخانەیەوە ئەرکێکی زیاترەوە مامۆستا شکۆ و هەیبەتێکی تایبەتی لە هەموو دنیای هەیە وەلای ئێمەش هەروایە بێ و دەبێت بیپارێزین و دەبێت شەڕیش بکەین بۆی ئەم شکۆی مامۆستا هەمیشە لەسەر سەرما بیپارێزین چکە هیچ پیشەیەک هیچ مەقامێک هیچ شتێک لە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ئێمەدا ناگاتە مامۆستا چکە مامۆستا پێگەیەنەر و بەرهەمێنەر و پەروەردەکەری هەموو چینەکانی ترن هەموو پۆستەکانی ترن هەموو شتەکانی ترن لەبەرەوەمە قسەیەکە کە من نامەوێمە بێتە قسە چکاوە مینەکە ئەوە بڕاوەتەوە لەوەی کە ئەبەم جۆرێ بۆیە مامۆستایە کام مامۆستای ئێستا زۆر ناڕازی و زۆر نیگەرانە زۆر ناڕەحەتە لە بارودۆخە و نیگەرانە لەوەی کە ناچێتەوە قوتابخانەوە قسەی هەیە و تەنانەت تۆڕەبوونیشی هەیە بەڵام کاتێکە بێتە سەرەوەی کە چارەنووسی خوێندن دەکەوێت بەلایەکە مامۆستا یەکەمین کەسە دەبێت کە شانەداتە بەرامبەر پرسیارێتی دەستخۆش مامۆساڵەتی بدێم و خزمەت جەناب بەڵام مامۆستا عەبدولواحید ینی ئەوەی کە گرنگە وەکو مامۆساڵەتیفی ژامەژەی پێدانی تۆ کاتێک کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لیژنەی باڵای ڕوبەڕوونی کۆرۆنا بڕیارەدا بۆ کردنەوەی دەرگای خوێندنگەکان و قوتابخانەکان و دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەمە وانە بێت بۆ نمونە لە یەشێک لە ناوچەکان خوێندن بەردەوام بێ و مامۆستا بچێتەوە سەرکاری خۆی بەڵام لە هەندێک ناوچەی دیکە وکو لە ڕابردوو شامان بینی و جەنابیشت پێشتر لە قسەکان ئاماژەت پێدا بایکۆتە بێ یاخود داخستنی دەرگای خوێندنگە و قوتابخانەکان هەبێ خوێندکار بێ بەش بێ لە خوێندن ئەمە ئێوە وەکو یەکێتی مامۆستایان چۆن ئەتوانن ئەمە وەکو سیستمێک ڕێک بخەنەوە و ئێوە هەماهەنگ بن بۆەوەی کە هەم لە نێوان مامۆستایان هەم لە نێوان وەزارەتی پەروەردە بتوانن ڕێخەری ئەم کارە بن بەڕاستی سپاس کاک هاوڕێ ئەڵە دەمەوێت سەرەتا سەرنجێک لەسەر شکۆی مامۆستا بدەم من پێم وایە شکۆی مامۆستا خودی مامۆستا خۆی شکۆی خۆی پاراستەوە بە ئەو زانست و معریفەتەی کە لە لای هەیە دەنا بەداخەوە لایەنەکانی تر کارێکی ئەو تۆیان نەکردووە کە شکۆی مامۆستا پارێزراو بێت بن نمونە دێنمەوە بە لەسەر ئەو بابەتەی لە عومان موچەی مامۆستا مانگانە $3000 ئەم ساڵ کە قەرار پارکە ڤایرۆسی کۆڤید-19 بڵاو بۆ تاسیری لەسەر حاڵەتی اقتصادی کرد قەراری ئەواندا کە نەختێک لە موچەکان کەم بکەنەوە تەواوی حکومەت و چینی توێژەکان ڕازی نەبوون لەوەی کەوا لە موچەی مامۆستا کەم بکرێتەوە تەنانەت 2 ڕوپیەش ڕازی نەبوون کەم بکرێتەوە کە عوملەی وان ڕوپیەیە لەبەرەوەی گوتیان نابی مامۆستا موچەی کەم بکرێتەوە بەداخەوە لێرە یەکەم کەس کە بڕیار لەسەری تەطبیق دەبی مامۆستایانن
ئێمە هەرچەندە هاوەرمان کرد بە بڕیاری بڕینی موچە شمولی مامۆستایان نەکات ئەوە وەکو حیبەتەک و مەکانەتێک بی بۆ مامۆستایان کە ئەمانە بەدەرن لە ئەزمەی اقتصادی بەڵام بەداخەوە ئەم بابەتە بە هەند وەرنەگیراوە شتێکی تر دەمەوێت بڵێم 2 ساڵی ڕێکە ئێمە ڕژنووسی یاسایەکمان داوەتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی یاسای پارێزبەندی بۆ مامۆستایان دەربچێت ئێمە دەزانین لە ڕابردوودا چەند مامۆستای بەڕێز لە ناوەندەکانی خوێندن تووشی سەر ئێشە و ڕوبڕوو گرفت بوونەوە ئەو ڕژنووسەمان تەقدیمی پەرلەمانی کرد بەڵام تا ئێستا بەڕاستی کاری لەسەر نەکراوە هەرچەندە ئێمە بەدوا داچوونیشمان بۆ بابەتە کردووە لە حکوومەتی لە پەرلەمانی عێراقی ئەو قانونە ئێستا هەیە ئەم یاسایە نەفاس کراوە و کاری پێ دەکرێتن ئەمانە هەمویان بەڵگەن لەسەر ئەوەی کە بەڕاستی شکۆی مامۆستا تەنها خۆی شکۆی خۆی پاراستوە دەنا هەوڵەکان بەو ئاراستێنە بە شکۆی مامۆستا پارێزراو بێتن بەداخەوە کە ئێمە دەبێت ئەمە یعنی هەمیشە لە بەرچاو بگیرێت کە بێ مامۆستا شخصێکی پیرۆزبی لە ناو کۆمەڵگا کە مامۆستا پیرۆز کرا مەهنەکەش پیرۆزەکرێ پەروەردەش پیرۆزەکرێ و دوجار هەمومانیش ئیسفادەی لێ دەکەین کۆمەلگاکەش ئیسفادەی لێ دەکە ئەوەندەش ئێستا بە گازاندە نەدەبووین لە پرۆسەی پەروەردەدا دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت ڕاستیەکەی پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گشتگرە پرۆسەی پەروەردە مەسئولیەتی هەموو کۆمەلگایە و دەبێت بۆ هەموو کۆمەلگاش بێت نابێت بۆ توێژێک بێ بۆ تەرەفێک بێ بۆ لایەنێک بێ ئێستا تەسەور کە قوتابخانە بەشێک لە قوتابخانە ئاهلیەکان لە ڕێگای ئۆنلاینەوە دەخوێنن و منداڵی زۆربەی ئەوانەی کە خوا پێداون لەو شوێنانە دەخێنن ئێستا بە ئۆنلاین دەخوێنن کە پرۆسەکە بەڕێوە دەچێت ئەمە بەڕاستی جیاوازێکی زۆرە بەڵێ ئەمە جیاوازێکی زۆر لە نێو کۆمەلگا دەکرێتن ئەمە جیاوازیە کە بەڕاستی کاریگەری لەسەر نەفسیەت و لەسەر دەرونی ئینسانەکان هەیە تاوەکو دەگاتە ئەوانەی کە پێوەستن بۆ بابەتەوە ئەمە بەڕاستی ناکرێتن ناشکرێت تۆ دڵت بەوە خۆش بێت لە شوێنێکا داوام هەبێ لە ناوەندێکی خوێندنا داوام هەبێ بەڵام لە ناوەندێکی خوێندرا داوام نبێت ئەمە مەسئولیەتێکی ئەخلاقیە دەبی ئێمە خەم لە هەموو ناوەندەکانی خوێندن بخۆین خەم لە گوندێکی دوورە دەستیش بخۆین ئەو دوورە دەستەی ئەم خەمی وەزارەتی پەروەردەیە خەمی ئەوەرداری خەمی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە خەڵک حکوومەت بیەویان نوێ هەرچی کێشێک لەم وڵاتە هەبی بەڕاستی حکوومەت بەرپرز دەزانێتن دەبێت حکوومەتیش بەڕاستی خەمی جددی لەو بابەتە بخواتن اینجا دوای وەر سەر وەزارەتی پەروەردە اینجا وەزارەتی سەر خوێندنی باڵا اینجا ئێمە مانانیش وەکو ڕێکخراوێکی پیشەیی دەبی هەمیشە بەرنامەی خۆمان هەبێ هەمیشە قسەی خۆمان هەبێ ناکری ئێمە چاوەڕوانی بڕیار بکەین چاوەڕوانی قەدەر بکەین کە هاتە پێشەوە اینجا قسەمان هەبێتن بەڕاستی ئێمە دەبێت لەو بارەیەوە ڕۆلی خۆمان بجێڕن اینجا مامۆستایانی بەڕێز اینجا دایکان و باوکانیش بەش بە حاڵی خۆیان ئەوانیش بەرپرسن اینجا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ئەوانیش لەسەریان واجبە لەو بابەتەوە بەتابەتی لەسەر پرۆسەی پەروەردە و یان لەسەر جیاکاری و یان لەسەر ئەو بابەتانی کە هەن کەوا دەکات 2000 پرۆسەی پەروەردە وەکو خۆی ئامانجەکانی نەپێکێت ئەمە بەڕاستی دەبێت هەموو لایەکمان لەسەر بابەتە بەجواب بێت لەبەر ئەوە جارشکەش تاکید لەسەر ئەو بابەتە دەکەمەوە پرۆسەی پەروەردە هەرگیز پێی ناگوترێت پرۆسەی پەروەردە لە شوێنێک بەڕێوە بچێت لە شوێنێکتر بەڕێوە نەچێت دەبێت لێکۆڵینەوە بکرێت توێژینەوە بکرێت لەسەر ئەوەی بۆچی بەڕێوە ناچێت ئایا گرفتەکان چین پێم وایە هەمومان ئێستا ڕوون و ئاشکرا دەزانین گرفتی هەرە سەر ئەساسی لەم وڵاتە موچەیە لە 2014ەوە ڕابگرا بەڵێ نەدانی دواکەوتنی موچەیە لێبڕینی موچەیە پاشەکەوتی هەموو ئەو داهێنانە سەر و سەمەرانەی کە کراوە لە ڕابردوودا کەوای کردو بەڕاستی هەموو لایەکمان نیگەران بین لەبەر ئەوە بەڕاستی دەبێت خەمی یەکەم لەوە بخرێت دوای ئەوە پرۆسەی پەروەردە بەڕاستی دەبیشە هەمیشە لە ئەولەوەیتی بەرنامەی حکوومەت دابێت ئەم ساڵ تا ئێستا مامۆستا لەتیفیش دەزانێت تا ئێستا پرۆگرامی خوێندن لە چاپ نەدراوە کاکە کتاب لە چاپ نەدراوە تا ئێستا ئەمە بۆ ماوەی 6 ساڵیش دەچێت هیچ ساڵێکی پرۆسەی پەروەردە یاخود پەروەردە و فێرکردن بودجەی نەبووە ئەمە لە کوێن دەرێ دنیا هەیە کاکە بڕۆ لە وڵاتە دواکەوتوەکانیش ساڵانە بودجە هەیە بۆ وەزارەتی پەروەردە ئەخر وەزارەتی پەروەردە تەنها مامۆستان نییە تەنها قوتابی خوێندکار نییە تەنها ئەوەی کە باڵەخانە نییە پرۆگرامە تەکنیکە خولی ڕاهێنانە نوێکردنەوەی باڵەخانەکانە پێداویستیەکانە ئەمانە هەمویان
پرۆسی پەروەردەن پێک دەهێنن و پرۆسەیەکی پەروەردەی باش پێک دەهێنن ئەگەر ئەوانە هەمووی ئاوڕێ لێ نەدرێتەوە هەمووی دابین نەکرێت کەوایە تۆ هەر پرۆسەیەکی ڕاگوزەر جێبەجێ دەکەی و ئەو پرۆسە ڕاگوزەرش کە جێبەجێ دەکەی ئامانجەکانی ناپێکێ کە هەمومان بەڕاستی لێمانەوە دیارە و گلەیمان لەو پرۆسەیە هەیە کە بەڕێوە دەچێتن لەبەر ئەوە بەڕاستی ئێمە کاتی ئەوە هاتووە هەمومان پەنجە لەسەر خاڵەکان دابنێن پەنجە لەسەر پوشەکان دابنێن کاری لە بۆ بکەین ناکری ئەمە ئەو ڕۆ بە سبەی بڵێن ئەمڕۆ تێپەڕی و شەیەکەش جارێک لەسەری کۆڤید-19 بشکێنین جارێک لەسەری ئابووری ئیقتصاد بشکێنین جارێک لەسەر علاقاتی خراپ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بشکێنین ئەمانە بەڕاستی هەر هەمویان کاریگەریان لە ڕێچکە ئاساسیەکەیە کە ژیانی ئەم کۆمەلگایە و دوا ڕۆژی پێوە مسۆگەر دەبێت ئەوش بریتە لە پرۆسی پەروەردە و فێرکردن اینجا دەبێت بە جددی کار لەسەر بابەتە بکرێ من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم تکام وایە پەروەردە با ئەولەویەت بێت هەر جمگەکی تر لەم وڵاتە هەر سێکتەرێکی تر لەم وڵاتە پشتی پێ بەسترێ پرۆسی پەروەردە و فێرکردن بکرێتە نمرە 2 بەڕاستی ئەمە کۆمەلگایە کە چارەنووسەکەی وێڵ دەبێت سەرگەردان دەبێت ئاڵۆزی تێدەکەوێت بۆیە هەموو ئەو بابەتان هەموو ئەو وەرگۆڕانە چاکانەی کە لە ناو کۆمەلگا پێویستن ڕوو بدات لە چوارچەی پرۆسی پەروەردە ڕوودەدات بۆیە تکام وایە بگەڕێنەوە سەر پرۆسی پەروەردە هەموو ئیمکاناتی لە بۆ تەرخام بکەن بۆی بتوانن بیخێنەوە سەر شاڕێگەی خۆی دەستخۆش مامۆستا عەبدولواحید دواتر بۆ دواوتە دێم و خزمەت جەنابەت بڵێ مامۆستا لەتیف ینی مامۆستا عەبدولواحید ئەمەژی بە خاڵێکی گرنگدا ژانی لێسەداەوە ئەمە بیکەمە پرسیارێ بۆ بەڕێزێت تۆ کە پرۆسی خوێندن دەست پێگەیتەوە ئایا هەر تەنها موچەیە یاخودکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندنە ئەی بودجەیەشی تایبەت تەرخان کراوە بۆمە بەسە یاخود پێداویستیەکانی لۆجستی ئامادەی لە نێو خوێندن لە قوتابخانە و خوێندنگەکانە خۆگەرکا کاوڕێ باسیەوە بکەم ڕەنگە ئەبێت تا سەعات 12 بنیشین ینی ئەگەر بەداخەوە ئەم بابەتە ینی بابەتێکی زۆر خراپە ینی بەسن ئێمە کوجەنا بە دووچی مامۆستا عەبدولواحیدی ژامەژەی پێکرد ئێمە بەس کێشەی موچەمان نییە ینی سەرخان و ژێرخانی پەروەردە ئێمە کێشەمان تایە هەبەست بەداخەوەی کە مامۆستا عەبدولواحید دەڵێ وەزارەتی پەروەردە بودجە و تەمیلی ئەوەندە کەمە یا نەیدرێتێ یا نایدرێتێ کە بەڕاستی ناتوانانی هیچ شتێکی پێنجام بدەیت مەسەڵەن تۆ ساڵانە قوتابخانەکان جگەلەوەی مامۆستاوتی ساڵانە قوتابخانەکان پێویستی بە چاکردنەوە هەیە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و کۆمەڵێک بابەتی ترەیەکە لە وەزارەتی پەروەردە پێویستە بێ بەڵام بەداخەوە ینی ساڵانێکی زۆرە هیچ شتێکی وەکو پێویست لەناو ئەمانەیە نییە و وەزارەتی پەروەردە و هەموو بەڕێوەبەرایەتیە پەروەردەکان یا بڵێن لایانی پەروەردەی بەڕاستی بە خێر و سەردەخە بەڕاستی ناڕوا بەڕێوە ینی ئەمە شتێکە دەبێت یەکلا بێتەوە و بەشێکی ئەم سەرشی ئەم کێشانە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە ئەستۆی بگرێەوە بیلەوە بکاتەوە کە وەزارەتی پەروەردە تەمویلی و بودجەی بە شێوەیەک بێکە جیاوازی گەورەی هەبێت لەگەڵ شوێنەکانی تر و بەشێکی زۆری وڵاتانی دنیا بۆچی پێشکەوتون یا تا ئەم لە حسەیەش بەشی هەرە زۆری بودجەکانیان بۆ پەروەردەیە بۆ وەزارەتی پەروەردە چکە بیرمان نەچێت تۆ وەزارەتی پەروەردە دیالانە پەروەردەیەکەت بە باشی و بە ئاسایی ڕۆژە کاتە تۆ نەزیندانی و چاکسازی دەوێت نە پۆلیس و لایەنە ئەمنیوە هەموو بابەتانی کە لە وڵات هەندێک لە وڵاتەکانی تر بۆ ژمارە زەبەلاح هەیە و پێویستی بەس کۆمەڵێک شتی تر نییە چکە پەروەردە دەتوانێت بەشێکی زۆری ئەم کێشانە چارەسەر بکە و تاوان ناهێڵێ تاوان کەمەکاتەوە دەستدرێژی کەمەکاتەوە تونوتیژی کەمەکاتەوە پەروەردە ئەمەندە گرنگە بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست ئەم هەنگاوانە نەکرد وەکو خۆی جێبەجێ نەکراوە بەڵام وەکو وتم ئەمە مەسئولیەتی هەمومانە و ئەرکی هەمومانە دەبێت کاری لەسەر بکەین بەڵام بەڕاستی ئەمەش پێویستی بە بودجە و پێویستی بە تەمیلێکی تایبەتە بۆی بۆ داوتی هێشتا هەندێک کتێب هەیە کە بابەتە بەداخەوە نەکراوە لە بەرەوەی ساڵی پاریش ئەوە هات بینیمان بارودۆخی کۆرۆناوە نەکەر گرفتە گرفتی گەورەیە ینی کاورە بەداخەوە بەڵام ئێستا لە بەرەوەی کە قسەکە لەسەر دەستپێکردنەوەی خوێندنە بۆی بتوانێت بۆ ئاراستەیە بۆی ئەم ساڵ هیچ نەبێت لە دەستی هەم خوێندکار و هەم لە کەسوکار و هەم ژیانی ئایندەمان نەکەێتە بەردەم مەترسیترەوە بەڕاستی چکە دواکەوتنی خوێندنیا ساڵە نەخوێندنیا هەموو ساڵانی پێشووتریش کە لە 2014 تا بگرێ من نەقسمان لە پۆلەکان و لە کۆمەڵەشتار هەبووەوە هەندێکی چارەسەر کرا هەندێکی ماوە هەموو ئەمانە لە ئایندەیە کێشەی گەورەتر دروستەکە بۆیە کێشەی ئێمە لە ناو پەروەردەیە تەنها ئەم لایەنە نییە کە چکە پێم وایە ژیانی مامۆستا و گوزەرانی مامۆستا و پێگەی مامۆستا ئەمە شتێکە بەڕاستی وەکوتم قابلی قسەکردن نین دەبێت ئەنی ئەوە برابێتەوە چکە لە ڕووە قانونەکە سیرکەی لە ڕوە شەرعیەکە قسە بکەی لە هەر ڕێکەوە قسە بکەی دەبێت ئەمە بابەتێکە کە بە قانون یەکلا کراوەتەوە بێگومان ئەمە سەوابتە دەبوو ئەمە قسە ئەبووە لە قسەمان لەسەر شتی تر بکردە بەڵام لەبەرەوەی کە
بەڕاستی ئێمە نامانێ ئاراستەکان بۆ بێ هەم کە سوکاری خوێندکار و خوێندکار تووشی دڵڕاوشیە ببن هەم بەڕاستی دۆخێکی خراپتر لەوەی ئێستا هەیە دروست بێ بۆیە ئەوەی کە پێمانەکرێەوەیە کە دەبێ خوێندنی ئەم ساڵ چۆنێک بێ بەڕێ بکەین وەوا بکەین کە بەشێک لەوەی کە لە دەستمانایە هەمومان پێکەوە هاوکاری یەک هەوڵماندووبوونی هەموو بێگومان ئەمە ئەرکی هەر هەمومانە لە وەزارەتی پەروەردەوە هەتا ئاگاتە هەر کەسێک لەناو ماڵەکەی خۆیان چکامە وەکوتم بابەتی پەروەردە من دەیان جار ئەم بابەتە موتووەوە نووسیویشمەوە قسەشم لەسەر کردووە پەروەردە نابێت تێکەڵ بە هیچ شتێکی تر بکرێ وەزارەتی پەروەردە و بابەتی پەروەردە نابێت تێکەڵ بەشتی تر بکرێ دەبێت هەمومان شەڕ بکەین وەکۆی کە جەنابی مامۆستا عەبدوڵواحید و یەشێتی مامۆستایان و خەڵکی تر و مامۆستاش لەسەر ئاستی تاک قسەمان لەسەرەوەی کە دەبێت شەڕ بکەین بۆی ماف و ئیمتیاز و شایستەی مامۆستا چکە کاک هاوڕێ هەر مامۆستارە ئەو موچەی نییە لە سی ڕۆژارێکە چەندین ساڵە پلە بەرزکردنەوەی کە فەرمانبەر و مامۆستا کە مافێکی قانونیە ینی کەس ناتوانێت دەستکاری بکە ئەوانەش وەستاون ینی مەسەرەن موچەخۆرێک یا مامۆستایەک لە شوێنێک بێگومان تا ئێستاش قسەمان لەسەرەوەیەوە مەرجمان هەبووە قسەمانە بۆ بەردەوام وەزارەتی پەروەردەی سیستانە ئەمجا خۆبیریشمان نەچێ وەزارەتی پەروەردە خۆ داهاتی نییە بیرەنەوتی نییە ئەبێت غێرە بێ حکوومەتی بیداتێ غێرە بێ حکوومەت بجێ بۆ بینە لە بۆ نمونە ڕێکخراوی یونیسف یاخود بێگومان ئەمانە وەکوتم خۆسوودیشی لە بینی کاک هاوڕێ ینی بەڕاستی خۆ وەزارەتێک بە خێر و سەدەقە نابرێ بڕێەوە ینی نەکات وەزارەتی پەروەردە وەزارەتەکانی تریش دەبێ ئەمانە هەموو ئەمانە ڕێک بخێنەوە بەڵام بەداخەوە ئێستا ڕەنگە هەر قسێکیش بکەی بچێتە قاڵبێکی ترەوە بەڵامەوەی کە گرنگە بۆ ئێستا بۆ بابەتی ئێستا ژیان و گوزەرانی مامۆستا و فەرمانبەران ئەولەویەتە و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە و ئەو شتەش ئەو شایستە داراییانی کە هەموو فەرمانبەرێک حەقی خۆیەتی ئەمانە واکە تا ڕادەیەکی زۆر ژینگەکە ئارام ببێتەوە کەشێک دروست بێتەوە بۆی دەست بکرێتەوە بە پرۆسی خوێندن چکە بیرمان نەچێ مامۆستایەک لە قوتابخانەیەەکە جیاوازیکی گەورەی هەیە لەگەڵ فەرمانبەرێکا کە لە دایرێکی ترایە چکە مامۆستا پێویستی بە جەوێکە پێویستی بە ژینگەیەکە ئەمەندە ئارام بێ دەبێ وابکە بە ئارامی بتوانێوانەکانی مامۆساڵەتی حسێن وەکو بەڕێوەری پەروەردەی شار باشە ئەگەر بەگەشتبینیەوە قسە بکەیت من هیوادا من ئەو هەمیشە وتومە ئومێدم بەوە هەیە کە وردەوردە ئەم هەنگاوانە بچنە پێشەوە ژیان و گوزەرانی خەڵک باش بێ و حکوومەت یاریمی کوردستان مەسج و پەیامی خەڵکی پێگەیشتووە پەیام و مەسجی مامۆستای پێگەیشتووە داوای پێگەیشتووە دەبێت کاریانە سەر بکات جێبەجێیانکە نابێ حکوومەت یارێمی کوردستان تەنها قسە بکات دەبێت ئەوان جێبەجێ بکەن خەڵک و مامۆستا و هەموو کەس داواکاریەکانی هەیە و هەموو شتەکانمان لە بەرچاوە لە بینی دوو بژاردەیان یاوەتا بە چارەنووسی خوێندنی ئەم ساڵوانی پێشووتریش بفەوتێ یاوەتە دەبێت حکوومەت یارێمی کوردستان لە ئاستێمایە بێ و بۆ ئەمەش تەنها حکوومەت نا هەمومان ئەرکمانە من بۆیە تکام وایە ئەم بابەتانە لە دەرەوەی تۆرە کۆمەڵاتەکان و کۆمەڵی قسە و باز بێت چکە بەڕاستی تێکەڵکردنی و هەر شتێک کە ئەدری ئەنووسێ و میدیاکان بە تایبەتی دەبێت بە وریاترەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە بکەن وا بکەین هەمومان ببینە هۆکارێک ببینە فشارێک حکوومەت یاریمی کوردستان ئیتر لێرە نقطەیەک دابنێ و دەست بکاتەوە بەوەی کە ئیتر بەڕاستی ئەم بابەتانە ناکرێ هەموو ساڵێک هەم مامۆستا و هەم فەرمانبەر و هەم بەڕاستی وەزارەتەکانی تریش و خەڵکیژوە بە شێوەیەکی گشتی بکەوێتە دڵڕاوشەیەک و ئاکەی موچەوەرەگریا وەری ناگرێ بەڕاستی ئەمانە کێشن دەبێت ئیتر قەیرانەکان دەبێت تێپەڕێ مامۆستا ئێستا تووشی قەیران نەبوو تا پێی بڵین بعد دو ساڵی تری چاوەڕێ بکە چەند ساڵێکە بەڕاستی ئەوە نەماوە بڵێ چاوەڕێ بکە یا ئارام بگرە بەڵام با گەشتبین بە ئومێدەوە من هیوادارم و ئومێدیشم بەوەیە کە ئامانەت هەیەپەڕ دەست خۆش مامۆساڵەتی بەڵام مامۆستا عەبدولواحید دوا قسە و پەیامی بەڕێزی شت ئەگەر بە کورتی سوپاس دەکەم فەرموو وڵا سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە تو ئەمڕۆ مناقەشەمان لەسەر بابەتە کرد بەڕاستی من داواکارم حکوومەت توێژینەوە بکایە خوێندنەوەک بکات بۆ ئەو هەموو کەم و کوڕیانەی ناو کۆمەلگای ما هەیە و هەروەها سەرنجێکیش بدا لەو وڵاتانێک کە باشتر ژیان لەوێندەری بەڕێوە دەچێت بۆ ئەوی تێبگات لەوەی کەەوە سەبەبەکە چییە هۆکارەکان چین من پێما بێ هۆکارەکان پەروەردەن پرۆسەی پەروەردەن لەم وڵاتانێ پرۆسەی پەروەردەی باش هەیە لەوێندەری کۆمەلگای باش هەیە ژیانێکی باش هەیە و کەمترین کێشە هەیە لەو کۆمەلگایانێ پەروەردەکانیان بە ئاقارێکی باشدا ناڕۆیان باش نەڕۆیشتووە سیرەکەن ئەنواعی ئەدگار هەیە ئەنواعی کردار هەیەکەوە خەڵک بەڕاستی پێی ناخۆشە لە ناو کۆمەلگادا ئەو جۆرە کردار و ئەدگارانە هەبێتن بۆیە من پێم وایە جارێکی تریش هەموو لایەکمان دەبێت جەخت لەسەر و بابەتە بکەن و کە پرۆسەیەکی پەروەردەی باش بڕۆیە بڕوات ئێستا لە دنیاش کاکاوڕێ دروشمەکەیە گود تیچینگ فۆر ئۆڵ خوێندنی باش بۆ هەمووان نەک خوێندن بۆ هەمووان ئەمە تێپەڕیەوە ئێستا دەڵێن دەبێت خوێندنێکی باش هەبێ خوێندنی باش واتە فەراهەمکردنی هۆکاری باش
ژینگەی باش ژیانێکی شایستەی باش بۆ مامۆستایان تەکنیکی تازە فێرکردنی تازە ترۆق تەدریسی تازە هەموو ئەوانە پێکەوە پرۆسەیەکی پەروەردەی باش پێک دەێنن و گۆڕانکارێکی باش و پوخت لە کۆمەلگا دروست دەکەن بۆیە من پەیامم ئەوەیە حکوومەتی هەرێم ئاور لە ژیانی گوزرانی مامۆستایان بدەوە حکوومەتی هەرێم پرۆسەی پەروەردە بکە ئەولەویەتی خۆت بکە ئەولەوەتی بەرنامە و کارەکانت ئیتر لەوێوە ژیان دەستەوە سەر ڕێزکەی خۆی و ئەوەی کەوا پێوە گرفتارین بەڕاستی ڕەنگە زۆر هەژمونی کەم بێتەوە و ساڵانی ئایندە ئیتر لەبەریەوە ئیسراحەت دەکەین بۆ سوپاسی مامۆستایانیش دەکەم کە چەندین ساڵە خۆ ڕاگر بوونە بەڕاستی لە بەرامبەر ئەو هەژمونە تاڵێکەوە ڕوبەڕیان بوویتەوە بەڵام من ئەیدی قسەکانی مامۆستا لەتیفێک دەکەم بەبەریەوە نماوە مامۆستایان تەحملیان نماوە بەڕاستی درێژە بەو سیاسەتی دەستنیە بدەیت بۆیە دەبێ ژیان دابین بکرێ و پرۆسی پەروەردە بە باشی بەڕێوە بچێت. بەڵە سپاس بۆرێک لە میوان بەڕستەکان مامۆستا عەبدولواحید محەممەد ژێگری سەرۆکی شێتی مامۆستانی کوردستان کە لە سودۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ مام سپاس بۆ مامۆستا لەتیف حوسێن بەڕێوەبەری پەروەردی شار بەژێر کە لە سودۆ لەگەڵ مام سپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.